أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وبارك على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. براني برز خوشويس، السلام عليكم ورحمة الله. دور خوشحالين لوانيكي تر لزنجير وانا كان من درباري نكاح وطلاق هاتين وخزمتان قشتنا دابش كردني سيهم بو طلاق كبريتيا لطلاق عادي، يعني طلاقي مجاني بلاش فبي برامبر طلاقي بدا، وبشي دوامش طلاقي خلعي واتا آفتك لمقابل طلاق وبارمتك شتيك برامبرك أداب بياوكا جالي طلاقي عادي أو طلاقيك بويستو خواستي بياوكا طلاقي أدا برامبر هيتسو بلاش طلاقي أدا. أما طبعا او احكاماني قال بيشتر باس ما غير همي لسر ام طلاقه تطبيق به او ثمان طلاق مثلا جاري وهي بدعيه جاري وهي سنيه اواني كباس مانكر وهروها خلعي شمان هي طلاقي خلعي او طلاقيك بخواستو داواي افرتك انجام ادري وبيداغري افرتك داواك لبياوك طلاق بدا خوي رزقارك ئیتر بزانە ناگونجێ لەگەڵ پیاوەکەیە یا مەسەلەن ئەخلاق و ڕەوشتی پیاوەکەی بەدڵ نییە، هەر چۆنێک بێ خوای گەورە وەکو چۆن دەسەڵاتی تەلاقی داوە بە پیاو ئەم دەسەڵاتەشی بە ئافرەت داوە کە ئافرەت بتوانێت داوای تەلاق بکە و خۆی ڕزگارکە. جا بۆیە ئەڵێ تەلاقی خلع بریتیە لە كل فرقة هەموو جیابوونەوەیە کە جەڕەت على عوض كالسر برامبرك دروز ببي تدفعه الزوجة للزوج كجنك بيدا بميردكي لبرامبر أو كميردكش طلاق يبدا كواتا خلع جورك لجوركاني طلاق جوري زورة يقل جوركاني بريتير لخلع هرچن بداخوا ديلهم هندق لما مستاني آيني بجوركي تر أم خلع بكارينا خلع بو ئەوەیە کە ئافرەت خۆی ڕزگارکە لە پیاوەکەی کەسی ئەمان ئەگەر کاتێک مەسەلەن پیاوەکە تەلاقێکی معەلەقیدا مەسەلەن وتی ئەگەر بچیتە ماڵی فڵان کەس ئەگەر قسە لەگەڵ فڵان کەسا بکەی ئەگەر لە ماڵ بچیتە دەر ئەگەر ئەو کارە بکەی ئەوە تەلاقت کەوتبێ باشە هێشتا نەچووەتە دەر یا کارەکەی نەکردووە یا قسەی لەگەڵ کەسەکە نەکردووە هەندێک ماوەسادیان چیەکەن بۆ ئەوەی بچێ بۆ ئەو شوێنە بۆ ئەوەی کە مەثەلەن تەلاقەکە نەکەوێت دێن چیەکەن لەسەر 5,000 10,000 15,000 خولعێکی بۆ ئەکەن خولع ئەوە ئافرەتەکە جیا کردەوە لە پیاوەکە لە بەرامبەر چەنەوە 10,000 ئافرەتەکە بیدا بە پیاوەکە ئەوجا کە ئێستا بوو ئەو ئافرەتە بوو بە بێگانە بەنسبەت ئەم پیاوە ئەڵێ بڕۆ با بڕۆ ئیشەکە بکە دوای هاتەوە ئەم جارە سەر لە نێو مارەی بکەنەوە لەسەر مارەیەک و ئەمانە ئەمە بەڕاستی خلع بوو ئەمە دانەنراوە ڕاستی بۆ ئیمام القەیم ئەفەرمێ ئەمە تەلاعوبکردنە بەچی بە ئەلفاظی شەرعی بەڕاستی ئەمە حیلە ناشەرعیە خلع بۆ دانراوە ئافرەتەکە جیا ببێتەوە ئەمە بۆ ئەوەی نەڵێن تەلاقی معەلەق تەلاقێکە و وەکو حیلف وایە وەکو سوێن وایە و کەفارەتی هەیە بۆی ئەو فتویان نەدەن کە ئەوە فتوایەکی دروستە دێن هاتوون ئەم خولعە دانراوە بۆی کە ئەو تەلاقی پێ نەخەن جاڵن خولعیش تەلاقی پێ ناکەوێت چەند کەڕەتیش هەر بیکەی هەر تەلاقی پێ ناکەی و ئەتوان بیکەی ئەمە بەو شێوازە هەندێک جار دەکرێت سوء ئیسفادە لەم خولعە ئەکرێ بەڵگەمان چیە لەسەرەوەی خولع مەشروعە قورئان و فەرموودە طبعا كودنجي زانانج لسر أوياك خلع مشروعة ودروسة خواي جوراء فرمين فإن خفتم ألا يقيما حدود الله أجر ترستان هبو يوكو دا صلاة دارانو كومالغا إسلامي كأوجنو ميردن ناتوانن أحكامي شرعي يا باولن سنورة كاني خوا جيبجي كان لنيوان شوارتشوي خيزانا فلا جناح عليهما تاوانو گوناهیان لەسەر نییە بە جۆرێکە لایەن دابێ لە ڕێگای حەق لەسەر هیچ کامیان نەژنەکە نەپیاوەکە فيما افتدت به لەو بەرامبەرەی کە ئافرەتەکە ژنەکە دەیبەخشێ بە کێ بە پیاوەکە بۆ ئەوی خۆی ڕزگارکە فیدا ئەوەیە
بەرامبەرێک بدەی بە کەسێک بۆی خۆتی پێ ڕزگارکەی. ئەمە لە ئاەتە لە فەرمودە شاهاتووە ئەڵێ ئیبن عەباسە فەرمێ کە بوخاری ڕیواەتی کردووە لێوە فەرمێ ئافرەتی یا بڵێن خێزانی ثابتی کوڕی قەیس هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله ثابت بن قەیس ما أعتب عليه في خلق ولا دين. ثابت کە مێردی منە من هیچ ڕەخنەیەکم لێ نییە دەربارەی چی دەربارەی ئەخلاق و دەربارەی دین و یعنی دەربارەی پەیوەندی لەگەڵ خوا ڕێکە دەربارەی پەیوەندی لەگەڵ خەڵکە و حتا منیشا ڕێکە. ئەیدە باشە چیت دەوێت لەوە زیاتر وانە دیارە شتێکی تر هەیە ئەڵێ وەلاکنی ئەکره الكفر في الإسلام یعنی بە کورتی ئەڵێ من لە ناخەوە حەزم پێی نییە وانە من لە خۆشم ناوێ و لەبەر ئەوەی کە من خۆشم ناوێت لەوانەیە کەم تەرخەمی بکەم لە چییە لە هەستان بەجێبەجێکردنی ئەرکەکانم بەرامبەری وەکو ژن و مێردێک لەبەرەوە من پێم خۆش نییە مسلمانیش بم بەڵام بەدنمەکی بکەم کوفر لێرە بە معنات دەرچوون لە دین نییە ینی بەدنمەکی ینی سپڵایی ینی ئەوەندە ئەو چاکە لەگەڵم بە ئەخلاقە ڕێک و پێکە کەچی من کەم تەرخەمی بکەم لەبەرەوەی کە لە ناخەوە حەزم پێی نییە. فەرمووی ئەتەڕ الدین عليه حەدیقەتەه مادەم وایە ئەتەوێت جیا ببیتەوە ئایا ئەو حەدیقە ئەو باخچەی وەرتگرتووە بۆ یەکگەڕیتەوە فەرمووی بەڵێ فەرمووی بە ڕووی کردە ثابت و فەرمووی يعني فەرمووی يقبل الحەدیقە ئەی ثابتۆ حەدیقەکە وەرگرەوە کە وەکو مارەی پێشکەشت کردبوو وطلقها تطلیقا یەک تەلاقی بدە کەواتە بوو بەچی بوو بە خولع بۆچی چکە ئەو مارەی کە بە ئافرەتەکەیدا بۆ ئافرەتەکە بۆی گێڕایەوە لە بەرامبەرەوە ثابتیش تەلاقیدا خولعیش ئەوەیە. ئەندێ ئەحکامی ترمان هەیە لە خولع دوای دێنەوە سەر ئەو سووەری تەلاقە ئەوە گرنگە بەس بە ئەحکامەکانی خولع تەواو بکەین. هەندێک حکم هەیە دەربارەی خولع یەک لەوانە خولع نابێ پەیدا نابێ دروست نابێ ئیلا بەچی نەبێ بە بەرامبەرێک نەبێ کە ژنەکە بیدا بە پیاوەکە ئەو پێوتێ خولع تەلاقی خولعی. پاشان ئەو بەرامبەرەی کە ژنەکە ئەیدا بە پیاوەکە جاری وا هەیە ئەو عیوەضە ئەو بەرامبەرە چییە مەعلومە و مەذکوورە یعنی هەم ناو هێنراوە لە گرێبەستی خولعەکە یا با بڵێن لە خولعەکە و هەمیش چییە هەمیش دیاریکراوە ڕێژەکەی چەندە معلوم مەحدودە و مەذکوریشە باس کراوە. ئەو کاتە مەسەن بۆ نمونە وتی چی وتی من 20 مسقال تۆ 20 مسقال زێڕت لە گردنی منایە من ببەخشە لەو 20 مسقال زێڕە تەلاقت دەدەم ئەوە هەم مەذکورە و هەم چی هەم معلومە ئەو ئەگەر بەو شێوازە بوو ئەوە دروستە و ئەو عیوەضە معلومە واجب دەبێ. جاری واشەیەڵێ من لە مارەیەکە بمبەخشە و ئەوەندەی تریشم بدەرێ مقابلی ئەوە مەثەلەن ئەوەشە بێ ینی زیاد لە مارەیەکە. و هەندێک حاڵەت هەیە بەرامبەرەکە چییە مەذکوورە باس ئەکرێ بەڵام چی نییە معلوم نییە یعنی ڕێژەکەی دیار نییە مەسەن ئەڵەسی ئەڵێ خولعم بکەڵەوە خولعم کردی لەسەر بڕێک پارە بڕەکە چەنە دیار نییە ناو ئەهێنرێ وەکو ئەسڵ بەڵام وەکو ڕێژە و وەکو بڕ دیاری ناکرێ ئەمە صحیح ئەم خولعە صحیحە بەڵام ئایا کە بڕ دیاری نەکراوە چی بدا ئەو کاتە مەهرولمیثل واجب ئەبێ یعنی مەسەلەن ئەم ئافرەتە بە چەندێ مارە ئەکرێ ئەبێ ئەوەندە مارەیە بدرێ بەچێ بە پیاوەکە بۆ ئەوەی کە لە مقابلەوە تەلاقەکە دروست بێ. و هەروەها ئەگەر پیاوەکە لەفزی خولعی بەکار هێنا ئەوجا بەرامبەرەکە عیوەضەکە باشە باز نەکرا بە هیچ شێوە نە باز کرا نە ڕێژەی دیاری کرا هەر مەسەلەن پیاوەکەوتی ئەوە خولعم کردی خالعتوکی مەثەلەن ئەوەی پێشوو ئەڵێ خولعم کردی لەسەر بڕێک پارە خالعتوکی على مقدار من المال ئەوە دەڵێ مقدارەکە چەندە دیار نییە ئەمان هیچ باز ناکرێ هەر ئەڵێ خالعتوکی مەثەلەن ئەوە ئەو کاتە ئەبێتە چی
مادەم عیوەزێک باس نەکراوە بەرامبەرێک نییە ئەو کاتە پێوتێ کینایەی تەلاق ینی تەلاقێکە و کینایە پێویستی بە نیەت هەیە ئەو کاتە ئەگەروتی نیەتم تەلاقە تەلاقێکی ڕجعی ئەەکەوێ فقط چونکە تەلاقی خۆلع نییە چونکە هیچ بەرامبەرێکی تێدا نیە. ئەمە خاڵێکی تر خۆلع لە غەیری ئافرەتێک کە ئافرەتەکە ڕەشیدە بێ ژیر و عاقڵ بێ و بتوانێ ئیلتیزاماتی مالی قبول کا و تەسەڕوف وەڵسوکەوتی لە ماڵ و دارایی ڕێک و پێک بێ غەیری ئەوە دروست نییە. مەسەلەن دروست نییە لەگەڵ مەسەلەن کەسێکە کە ڕەشیدە نەبێ مەسەلەن سەفی هەیە ئافرەتێکە دوو لە ڕوتان بۆ نمونە گەمژەیە یعنی فەقیر حاڵە ئەمانە و تەسەڕوفاتی مالی ئەمانە نازانێ ئەم ئافرەتە خۆلعی لەگەڵا ناکرێ ئەبێ ڕەشیدە بێ ئەوجا خۆلعی لەگەڵا دەکرێت چکە ئەهلیەتی ئیلتیزام پێویستە مادەم باسی پارە و بەرامبەر و ماڵە ئەهلیەتی ئیلتیزام پێویستەوە بتوانێت تەسەڕوف کار لە ماڵ بە شێوازێکی دروست. ئەگەر کردی مەسەلەن پیاوێکە خێزانی مەسەلەن ڕەشیدە نییە سەفی هەیە خۆلعی لەگەڵا کرد وتی ئەوەندە پارەم بەرێ من تەلاقت دەدەم ئەوژوتی قبوڵم کرد ئەوە ئەو کاتە تەلاقەکە نابێتە خولع تەلاقەکە تەلاقێکی ڕجعیە باشە و هیچ شتێک لەو پارەیە سابت نابێت لە گردنی ئەو ئافرەتە بۆچی چونکە وتمان لەبەرەوە ڕەشیدە نییە ڕەشیدە مقابلی سەفیهە. ئەمەش خاڵێکی تر ئەگەر پیاوێک خولعی کرد لەگەڵ خێزانەکەی ئەوە ئەو ئافرەتە ئەبێتە بێگانە بە نیسبەت پیاوەکە پەیوەندی بەچیەوە نامێنێ بە پیاوەکە نامێنێ و دەسەڵاتی بەسەریا نامێنێ و بۆی نییە حەل لەو لەحزە و چرکەی کە تەلاقی خولعیدا ئەبێتە بێگانە و ناشتوانێ بیگێڕێتەوە بە دوو وشە بە دوو کەلیمەڵەوە گێڕامۆ ژێر نیکاحی خۆم بۆ چونکە تەلاقەکە بێتە تەلاقی بائین لێی جیا بووە ناتوانێت لە ئەسنا عیددا بیگێڕێتەوە بە پێچەوانەی تەلاقی عادی ینی تەلاقی مەجانی و بەلاش ئەوە ئەتوانێت لە عیددا بیگێڕێتەوە. بەڵێ ئەگەر بیەوێ بێتەوە لای ئەبێ سەر لە نوێ نیکاحی نوێی بکاتەوە. بەڵێ و هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە ئافرەتێک کە خولعی لەگەڵا کرابێ مەسەلەن پێوت ئەوە خولعم کردی لەسەر مەسەلەم 50 وەرەقە ئەوژتی وا قبوڵم کرد ئەم ئافرەتە ئیتر دوای خولعەکە تەلاقی پێوە لاحق دەبێ ینی مەسەلەن دوای ئەم خولعی کرد بڵێ وا تەلاقی شم دای تەلاقی پێوە پەیوەست نابێ بۆچی چکە ئافرەتەکە بۆتە بێگانە بە نسبەت ئەم پیاوە علاقەی بە پیاوەکۆ نەماوە نە تەلاق پێوە پەیوەستە بێ لە دوای خولعەکە ناتوانین بڵێ وا زیهارم کردی تۆ وەکو پشتی دایکم وای ئەوەش پێوە پەیوەست نابێ ئیلا مەسەلەن سوێنی لێ بخوا بڵێیت جارێکی تر من نایەمە لای تۆ کۆ نابمەوە لەگەڵت جیماعەت لەگەڵ ناکەمەوە ئیلاە سوێن بخوا لەسەر ئەوە ئەمانە هیچ شتێک لەمانە پێوە پەیوەست نابێت کەوتمان ئەو ئافرەتە بێگانەیە بە نیسبەت ئەم پیاوە. بەڵێ بە پێچەوانەی وتمان تەلاقی عادی کە ڕجعیە و لە حاڵەتی ئەسنای عیددا پیاو ئەتوانێت تەلاقی خێزانی بدا با لە عیددە شاوێ چەند تەلاقێکی مەجانی بەبێ بەرامبەری داوە لە عیددایە ئەتوانێت تەلاقێکی تری بدا ئەتوانێت زیهاری لەگەڵا بکە ئەتوانێت ئیلائی لەگەڵا بکە ئەوانە ئەتوانێت. ئەو خاڵەش ماوە دروستە پیاو خولع لەگەڵ خێزانی خۆی بکە لە حاڵەتی سوڕی مانگانە لە سوڕی مانگانە ئەتوانێت خولعی لەگەڵا بکات و حتا لەو پاکێتیش کە کۆبووەتەوە لەگەڵی سەررجەی لەگەڵا کردوە دیسان ئەتوانێت خولعی لەگەڵا بکات. تامان ئێمە وتمان پێشتر لە سوڕی مانگانە و لە پاکێتیەکە کە کۆبوو بێتەوە لەگەڵ تەلاقەکە بیدعیە بەڵام وتمان 5 ئافرەت هەن تەلاقیان لا يوصف طلاقهن ببدعي ولا بسني نسني نبدعي يعني مباح ڕێگە پێدراوە یەک لەوانە ئافرەتی چی بوو مختەلیعە بوو بۆچی دروستە لەم حاڵەتانە ئافرەت تەلاق بدرێ چونکە وتمان بۆیە حرامە لە ئەمانە تەلاقی بدعین و حرامە چونکە زیانی هەیە بۆ ئافرەت هینەکەی عیدەکەی درێژەکاتەوە بەڵام مادەم خۆی ڕازیە لێرە لە خولعە خۆی ڕازیە خۆی حەز ئەکا پێی خۆشە ڕزگاری بێ لەم پیاوە
ئەگەر عیدەکەیشی هەندێک زیاد ببێ هەر پێی ڕازیە و ڕەزامەندی لەسرە چونکە خۆلە خواستی ئەم ئافرەتە جێبەجێەکە ئەوە خواستی ئەوەیە لێ جیابێت و ڕزگاری بێ بۆیە ئەوە دروستە ئەمە ئەم سووەری تەلاقە تامان ئەگە بینوسی تۆ ڕەنگە هەر دێڕێت دێڕوونیە بکە وانە هەموو وێنەکانی تەلاقی تێدا کۆ کراوەتەوە یعنی تۆ ئەگەر ئەمە باش لە بەرچاوت بێ ئەیتر هەموو وێنەکانی تەلاقت لە بەرچاوە تەلاق بەعام یان پێش گواستنەوەی ئافرەتە یان دوای گواستنەوەی لەوە زیاترمان هەیە نیمانە یان ئافرەتەکە مارە کراوە هێشتا نەگوازراوە تۆ دوخولی پێ نەکراوە یا دوخولی پێکراوە ئەمە دوو حاڵەت کەواتە با بین بزانین ئایا پێش گواستنەوە تەلاق چۆنە هەموو جۆرەکانی تەلاق پێش گواستنەوە هەمووی پێوتێ بائینە یعنی چی بائین یعنی لێی جیابێتەوە ئافرەتەکە بێتە بێگانە بە نسبەت پیاوەکەەوە یەک تەلاقی بە هەر بائینە دوانی بدا سیانی بدا هەر بائینە بەڵام بائین ئەبێتە دوو نەوعێکیان سوغرایە نەوعێکیان کوبرایە یەک و دوو سوغرایە بچووکە بەینونەی سوغرایە و سێش بەینونەی چییە بەینونەی کوبرایە جا مەبەست چییە لە بەینونەی سوغرا و کوبرا بەینونەی سوغرایە عنی ئەتوانێت سەر لە نوێ مەجال هەیە مارەی کاتەوە بەینونەی کوبرا ناتوانێت مارەی کاتەوە ئەبێ بچێ مێردێکی کە بکە و ئەو جا بگەڕێتەوە و جارێککە مارەی کاتەوە کەواتە ئەگەر پیاوێک مەسەلەن ژنێکی هێنا مارەی کرد پێش گواستنەوە تەلاقیدا باشە تەلاقیدا ئێستا ئەتوانێت چۆن بێنێتەوە ئەتوانێت بە مارەکردن بێنێتە ناتوانێت بە دووشە بڵەوە گێڕامۆژێر نیکاحی خۆم ناتوانێت ئەبێ سەر لە نوێ بە مارەیەکی تازە و گرێبەستێکی تازە مارەی کاتەوە ئەگەر ئەم جارە مارەی کردو جارێکی تر تەلاقیدا جارێکی تر بۆی هەیە دیسان مارەی کاتەوە ئەمە بوو بە چەند بوو بە دوو ئەمە چی بوو ئەمە بەینونەی سوغرا بوو بەس ئەگەر جارێکی تر تەلاقیدا و بوو بە سێ ئەم جارە بۆی هەیە بۆی نییە ئەم جارە ئەبێ چی بکە ئەبێ ئەو ئافرەتە بچێ مێرد بکە بە پیاوێکی تر دوای لەویش تەلاق بدرێ ئەو جا عیدەی تەواو بێتەوە ئەو جا ئەماری کاتەوە کەواتە بەو شێوازە دەبێت جا ئەم تەلاقی بە ئەم تەلاقی پێشگواستنەوەیە بە بەرامبەر بێ یا بەلاش بێ هەر هەمووی بائینە یعنی بە کورتی لە بەشی ئەم تەلاقا لە بەشی تەلاقی پێشگواستنەوە ڕیجعی تێدا نییە تەلاقی ڕیجعیمان نییە لەم بەشە هەر هەمووی بائینە جا وتمان یان سوغرایە بەینونەکە یان کوبرایە دێنە سەر حاڵەتی دووهەم مەسەلەن خێزانی بڵێن گواستوەتەوە دوخولی پێ کردووە ئەمیش دوو حاڵەتی هەیە یان ئەوەیە کە لە بەرامبەر شتێکەوە تەلاقیەدا یان لەبێ بەرامبرە بەبێ بەرامبەرە و بە مەجانی و بەلاش تەلاقیەدا ئەگەر بەبێ عیوەز و بەرامبەر بوو ئەوە یەک تەلاق و دوو تەلاق ئەبێتە چی ئەبێتە ڕجعی تەلاق یەک تەلاقی بدا ئەبێتە ڕجعی دوو تەلاقی دووەم تەلاقیدا ئەبێتە ڕجعی ینی چۆن یعنی هاوسەری خۆیەتی بە خێزانی ئەڵێ بەبێ مقابل ئەڵێ طەلەقتوکی ئەنتی طالیقون تەلاقم دای ئەوە تەلاقێکی ڕۆی وانە ئێستا لە عیدایە وانی ئافرەتەکە عیددا هەڵەژمێرێ عیددەی دوای تەلاق لە ئەسنا عیددا ئەتوانێ بیگێڕێتەوە تا عیددە تاو نەبووە ئەتوانێ بڵێ ڕاجعت زەوجەتی فولانەتە ئیلا عیسمەتی و نیکاحی بەو شێوازە ئەتوانێ بیجەوە جێڕامۆژێر نیکاحی خۆم دوو شایەت بگرێ و بڵێەوە جێڕامۆژێر نیکاحی خۆم ئەوە بەبێ بەرامبەر تەلاقیدا ینی کەواتە تەلاقی ڕجعی ئەم مەرجانەی هەیە یەکەم ئەبێ دوای گواستنەوە بێ پێش گواستنەوەتمان بائینە دووهەم ئەوێ یەک تەلاقی بدا یا دوانی بدا سیانی بداوە بێتە بائین بەینونەی کوبراش سێهەم ئەبێ هێشتا عیددەی تەواو نەبوو بێ عیددەی تەواو نەبوو بێ عیددەی تەواو بووە بێتە بائین بە گێڕانمەوەژێر نیکاحی خۆم نایەتەوە چوارەم ئەوێ بەبێ بەرامبەر بێ بەم چوار مەرجە تەلاقی ڕجعیە ئەبێتە تەلاقی ڕجعی ئەگەر بەرامبەری هەبوو وتی طبعا ئەوە بەر لەوە بینە سەر بەشی دووەم وتمان ئەوە چەنەوە ئەگەر یەک تەلاقیدا مەسەن تەلاقێکی دا بە مەجانی بۆ چوار مەرجە هێنایەوە
ئەوە تەلاقێکی ڕۆی ئەم جارە تەلاقێکی تریدا باشە ئەوە دیسان نتوانێت بیهێنێتەوە ئەوە دوو بەڵام ئەم جارە گەر تەلاقی سێهەمیدا ناگەڕێتەوە بە ڕجعەت ناگەڕێتەوە و بە تەجدیدی نیکاحیش ناگەڕێتەوە بەچی ئەگەڕێتەوە بە تەحلیل تەحلیلانی چی حتى تنكح زوجا غيره ئەبەوە ئەگەڕێتەوە ئەگەر لە بەرامبەر شتێکەوە بوو لە بەرامبەر شتێکەوە تەلاقیدا کە تەلاقی خولعە ئەوە دیسان هەمووی بائینە یەک بێ دوو بێ سێ بێ هەمووی بائینە کە ئەڵێن یەک و دوو سێ ئەمە بەسمان هەر جارە و تەلاقێکی بدە نەک بە جارێک مەسەن دوو تەلاق یا سێ تەلاقی وە جەمعیکە ئەوە دواتر باسیەکەین یعنی جای کاتەوە ئەوە هەمووی بائینە و جیابێتەوە لێ ئافرەتەکە جا ئەگەر جیابووە لێ مەسەن وتی ئەوە تەلاقم دای لەسەر مەسەلەن 20 وەرەقە ئەژوتی وا قبوڵم کرد تەلاقی یەکەم هەر بائینە تەلاقی دووەم جارێکی تربیدا هەر بائینە ئەم دوانە پێویستیان بەچی هەیە بەسەر لە نوێ مارەکردنەوەی نوێ هەیە ئەوێ سەر لە نوێ مارەی کاتەوە باشە یعنی ئەگە تەلاقی خولعیدا لە دەقەی لە چرکەی سەرەتاوە سەرەتای تەلاقەکەەوە ئافرەت عیددەی چی هەڵەژمێرە عیددەی تەلاقەکە هەڵەژمێرێ ئەتوانێت بیهێنێتەوە ناتوانێت بە ڕجعەت ناتوانێت ئەی بەچی ئەتوانێت بەوەی کە سەر لە نوێ مارەی کاتەوە ئەو هاتوانێت ئەوە یەک و دوو پێویستی بەچی هەیە بە تەجدیدی نیکاح هەیە سێ پێویستی بەچی هەیە ئەگەر سێم جار تەلاقیدا بە خولع پێویستی بەچی هەیە بە تەحلیل و بە سەر لە نوێ بڕوا مێردێکی کە بکاو دابێتۆ لای ئەمە هەموو وێنەکانی تەلاقە لەم یەک دوو دێڕەدا کێ مافی ئەوەی هەیە کە حەقی تەلاق لای کێیە کێ مافی ئەوەی هەیە تەلاق بدا دیارە حەقی تەلاق بۆ کێیە بۆ پیاوە خوا خۆی زانیوێتی پیاو طبعا دیارە ئافرەتیش خۆ بای خۆی تێگەیشتن و ئەو شتانەی هەیە بەڵام ئافرەت عاتیفە زاڵە بەسەریە ئافرەت عاتیفە زاڵە بەسەریە بۆیە خوای گەورە تەلاقی نەداوەتە دەستی ئافرەت تەلاقی داوەتە دەستی پیاوە پیاو لەبەر ئەوەی کە سەرپەرشتیاری ماڵە و پیاو لەبەر ئەوەی کە نەفەقە ئەکێشە هی ماڵ و خێزان و ئەمانە و مارەیی داوە هەموو ئەمانە وای لێکە یعنی بە ئاسانی تەلاقی خێزانی نەدا بیر بکاتەوە بڕیاری خێران نەدا بەڵکو بیر بکاتەوە بزانێ ئایا داهاتووی چۆنە بێ و چۆن نابێت بۆیە تەلاق دراوەتە دەستی ئەو ئەمە طبعا بە ڕێژەیەکی عام و گشتی دەڵێن خۆ پیاویش هەیە مەسەلەن سەریع و خێرای لە بڕیاردان و زۆر بیر لە شتەکان ناکاتەوە عاقبەتی شتەکان ناخوێنێتەوە ئەم شتانەش هەیە بەڵام ئەمە باسی عمومەکەین بە گشتی بەچی ئازانین بەوەی کە ئەم ئاتەی کە فەرمی ئەو یعفو الذی بیەده عقدة النکاح کاتێک باسی مارەی ئافرەت دەکرێت ئەفەرمێ کە ئافرەتێک مەسەلەن پێشگواستنەوە تەلاقەدرێت نیوەی مارەی ئەکەوێ یان بەمەرجێک یان پیاوەکە دەست لە نیوەکەی خۆی هەڵگرێت ئەو نیوەی کە حەقی خۆیەتی یان ئافرەتەکە دەست لە نیوەکەی خۆی هەڵگرێت ئەو لێرا باسی چیەکە ئەو یعفو الذی بیەده عقدة النکاح ئەوەی کە گرێبەستی نیکاحی بەدەستە کێیە مێردە پیاوەکەیە کاتە لێرە ئەڵێ خوای گەورە دان بەوەدا دەنێت کە چییە کە پیاو گرێبەستی نیکاحی بەدەستە کە گرێبەستی نیکاحی بەدەست بوو ینی کردنەوەی ئەو گرێبەستە ژەر بەدەستی ئەوە مادەم گرێبەستەکە بەدەستی ئەوە ینی تەلاقدانەکە و کردنەوەکەشی بەدەستیەوە بەڵام ئافرەتیش هەندێک حاڵەت هەیە کە گرێبەستی نیکاح ئەکەوێتە دەستی ئەو دەتوانێت ئەو مافە بەکار بێنێت چونکە خوای گەورە نەیهێشتووە کە پیاو ڕێگری لەوە کردووە کە پیاو وەکوینە هەیە شتێکی لە قانون پێ التعسف في استعمال الحق ینی وەک بڵێ زوڵمکردن لە بەکارێنانی مافتە بەڵام زوڵمەکەی لە بەکارێنانی مافەکەتا دەست درێژیەکەی زەرەر ئەگەینی ئەو حەقەش دراوە لە هەندی حاڵەتە بە پیاو بە ژن کە پیاوەکە بێوێ زوڵم وستەم لە ئافرەتەکە بکە مەسەلە بۆ نمونە لە حاڵەتێکا کە زەرەر و زیان بە خێزانی بگەێنێ ئافرەتەکە زەرەر و زیانی پێ بگەێنێ لەلایەنی پیاوەکەیەوە ئەو کاتە سکاڵا تۆمارەکە لە دادگا لای دادوەر و مافی خۆی وەرەگرێ و دەتوانێت تەلاق وەرگێ حاکم تەلاقەدا ئەگەر پیاوەکەش تەلاقی نەدا هەتوانێ حاکم تەلاقی بدا
یان مەسەلەن زەرەری لێنە مەسەلەن عەزیەتی ناکا بەڵام مافەکانی جێبەجێ ناکا یا کەمتەر خەمە لە بەرامبەر جێبەجێکردنی مافەکانی و پاشان زۆر هەوڵ ئەدرێ بەڵام هیچ عیلاجی نییە هیچ چارەسەر نییە ئەو کاتە سکاڵا تۆمارەکە لە دادگا و دادگاش بڕیاری جیاببوونەوە ئەدا تەقدیریەکە نەتیجە هەرە بێ جیابنەوە ئەمانە ناگەن نەتیجە جاری وایە پیاوەکە ئەوهایە مەسەلەن بۆ نمونە خێزانی بەجێ هێشتووە بەبێ ئەوەی کە نەفەقیان باو ڕۆشتووە لەوانێ چوو بێ بۆ خارج و هەر ئیهمالی کردوون و ئاوڕیان لێ ناداتەوە هەر هەواڵیان ناپرسی و ئەمانە ئێمافرەتە تاکەی دانیشە فەقیرە مافی خۆیەتی بڕاست سکاڵات تۆمارکە حاکمیش لە ڕۆژنامەی فەرمیە بڵاوێک کاتەوە یا غەیری فەرمیە لە شوێنەکانە بڵاوێک کاتەوە فڵانکەسی کوڕی فڵانکەس دەبێ فڵان ڕۆژ لە دادگا حازر بێ باشە چونکە سکاڵای لەسەر تۆمار کراوە حازر بوو ئەهل مەسە حازر نەبوو تەقدیری قازی وایە ئەڵێ ئەم ئافرەتە گوناحەوەنە چاوەڕێکا و ئەمە پێوتێت تەفریقی قەزائی جیاکردنەوەی دادوەری ئەمە دروستە شەرعەن و فوقەهاش باسییان کردووە چونکە ناکرێ پیا و ئەو مافەیکە هەیەی بیکاتە وەسیلە و ئامراز بۆ عەزیەتدان و ئەشکەنجەندانی هاوسەری مەرجەکانی ئەوەی کە تەلاقەی سەحیحە و کەی دروستە وەکەی ئەکەوێ چەند مەرجێکیە یەکەم ثبوت و عەقد النیکاح جارە بەر لەوەی تەلاق بابێت چی بێ ئەبێ هاوسەرگیری کردبێ ئەگەرنا بەر لە هاوسەرگیری هەزار تەلاقیش بخوا هیچ حتا بیش لە تەلاقی داهاتوشم کەوت بێ مەثەڵەن هیچ ئیسفادەی نییەوە تەلاقی پێ ناکرێت تەلاق بەر لە هاوسەرگیری ناکەوێت ئەگەر مەسەلەن بە ئوسلوبی تەنجیز بێ یعنی تعلیقی تیانە بێ یا بە تعلیقی تیا بێ وەکو چی مەسەلەن یا مەسەلەن بۆ نمونەوە بە ئافرەتێک کە هێشتا ئاینی نەکردووە ڕەنگە خوازبێنی کردبێ بەڵام مارەی نەکردبێ بڵێ ئەنتی تالیقون ئەمە بە ئوسلوبی تەنجیزە ئەمە تەلاقی پێ ناکەوێت یان بڵێ ئین تەزەوەجت کیفە ئەنتی تالیقون ئەگەر تۆم مارە کرد تۆ تەلاقت کەوت بێ هێشتا مارەی نەکردووە ئەوە بە ئوسلوبی تعلیقە ئەوەش ناکەوێت بەڵگەمان چییە ئەم ئاەتەیە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئیذا نەکەحتم المؤمنات ئەگەر ئافرەتە ئیماندارەکانتان نیکاح کرد ثم طلقتموهنها نیکاحتان کرد ئەوجا تەلاقتان دان یعنی بەر لە نیکاحکردن تەلاق نییە من قبل أن تمسوهن فما لكم عليهن من عدة تعتدون يعني پێش گواستنەوە عیدەی نییە ئافرەتەکە خوای گەورە تەلاقی و ئەحکامی تەلاقی بەستووەتەوە بە چیەوە بە نیکاحی پێشوەخت ئەبێ پێشوەخت مارێکە بەڵگەمان لە فەرموودە لا طلاق قبل نكاح إمام حاكم روايتي كدو بصحيح داناوة لا طلاق قبل نكاح طلاق بيش مارە کردن نییە وهروها أم روايتك أبو داود ترمزي روايتي عن كل عبد الله كري عمري كري عاص كفرمي في أمر فرمي عليه الصلوات لا نذر لابن آدم فيما لا يملك اشتيك هيتو نبنات وأي نزريتي أبكي ولا عتق له فيما لا يملك عبدك هيتو أنينات وأني آزادكي ولا طلاق له فيما لا يملك طلاقي نية ونكاحي نكردو ناتواني طلاق بداو دانا مزي أما خاليكم ثبوت عقد النكاح مرجي دوهم تكامل الرشد أبي أو كسيك طلاق دا عقلي توابي وەکوڵەی منداڵ نەبێ وەکو خۆی دەڵێ شێد نەبێ خەوتون نەبێ لەسەر خۆی بێ لەسەر هۆش بێ ئەوانە پێویستەکە ئەو تەلاقە ئەگەرنان ناکەوێت ئەگەر وانە بێ ئەگەر ڕۆشتی نەبێ و ژیری نەبێ و ئەوانە نەبێت تەلاقی پێ ناکە وەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی الصەلاوات وەسسەلام رفع القلم عن ثلاثة قەڵەم هەڵگیراوە پێنووس هەڵگیراوە لەسەر کێ لەسەر سێ کەس مەبەست چییە پێنووس هەڵگیراوە یعنی سزادان سزای لەسەر نانووسرێ سزای لەسەر نییە لەسەر چی هەڵگیراوە خەوتوو تا بە خەبەر دێ منداڵ تا باڵغە بێ و هەروەها شێتیش هەتا عەقڵی بۆ ئەگەڕێتەوە و حکمی ئەمانش بە هەمان شێوەی حکمی ئەوانەی پێشووە ساهی ئەوەی کە بە سەهو مەسەلەن کەسێک مەسەلەن لەجێ ئەوەی بڵێ تەلاقت نەکەوت بێ بڵێ تەلاقت کەوت بێ دوالێ وەڵا من بەخوا مەبەستم ئەوە نەبوو بەس بە سەهو بە زمانمە سەهوم کرد ینی هەڵەم کرد یا جاهیل کەسێک بە عەرەبی مەسەلەن ئەو کەلیمەیە بڵێ نەیزانێ معناکەی چی بڵێ بە خێزانە تەلەقتوکی ئەوژە لە تەلەقتوکی نەیزانێ معنای تەلەقتوکی یعنی چی ئەو کەسەی کەوا دەڵێ ئەوانە
مادام قەرینەیەک مادام نیشانەیەک هەبێ بەڵگەیەک هەبێ کە فعلەن ئەم کەسە جاهیلە یا سەهوی کردووە ئەوە تەلاقەکەی پێ ناکەوێت. تەلاقی سەرخۆشمان هەیە سەکران ئایا کەسێک عارەقی خوارد دوای عارەق خواردن تەلاقی خێزانیدا تەلاقی پێکەوێنە؟ طبعاً ئەگەر ئەڵێن ئەگەر کەسێک بەبێ دەست درێژی عارەقی خوارد ئەوە هەموو زانان یەکدەنگن لەسەرەوەی تەلاقی ناکەوێت. چۆن بەبێ دەست درێژی؟ ینی مەسەلەن پەرداخێکدان راوو ئەوها وای زانی ئاوە کە خواردی دوای دەرکەوە ئەمە عارەقە و سەرخۆش و لێ تێکچوو تەلاقیدا ئەمە چییە؟ ئەمە بەبێ ئەوەی خۆی مەبەستی بێ خۆی عارەق بخوا مەی بخوا ئەمە مەبەستی نەبووە بە هەڵە بووە ئەوە لای هەموو زانایان تەلاقی ناکەوێت. بەڵام ئەگەر بە تەعەدی بوو ینی بە ئەنقەس خۆی هین کرد سەرخۆش کرد عارەقی خوارد زانی عارەقە ئەوە خلافەیە لە بینی زانانە. جمهوری عولەما زۆرینیان ئیمامی مالیک ثەوری ئەوزاعی شافعی لە یەکێک لە دوو قەولەکەی کە ئەویان معتەمەدە کە ئەڵێکەوێ و هەروەها ئەبی حەنیفە ڕیوایەتێک لە ئیمامی ئەحمەد ئەمانە هەموویان دەڵێن چی؟ دەڵێن تەلاقی دەکەوێ تەلاقی دەکەوێت. بۆچوونی دووەمەڵێ تەلاقی ناکەوێ بزانن کە فراوانی هەبوو لە فتوا و لە فیقها زۆر باشە ئەگەر لە ڕەیەکە تەسکی کردەوە تەنگی کردەوە باشە لە ڕێیەکی ترا فراوانیەکە و ئێمەش ئیسفادە لەو ڕەیانە ئەەکەین. بۆیە ئەم ڕێیە لە تەلاقی ناکەوێت. ئەو ڕێی کێ؟ ڕێی عوسمانی کوڕی عەفانە خوای لێ ڕازی بێ، ڕێی عومەری کوڕی عەبدولعەزیزە کە ئەمە هەردووکیان خەلیفە و دەسەڵاتدار بوون، وەروە قاسمی کوڕی محەممەدی کوڕی ئەبی بەکر خوای لێ ڕازی بێ، وەروە تاووس، وەروە ڕەبیعە شێخی ئیمامی مالیک، وەروە یەحیای ئەنساری، لەیثی کوڕی سەعەد ئەو پیاوە عەزیمە کە لە میسرا بوو کە ئیمامی شافعی ئەفەرمێ الليث كان أفقه من مالك إلا أن أصحابه لم يقوموا به. ليث لإمام مالك زور برادريش بون زورش دولة من بو ليث باشا ليس لإمام مالك عالم تربو أفقه تربو بلام طلبكاني خزمتيان نكر طلبات زور مهمة بو روازدان بفكري ما مستاكي باشا أو زور مهمة. إمام شافعي أو إمامانا متلب إمام أبو حنيفة طلبەکانی زیاتر فکریان و ئیمامی ئەبوو حەنیفە مەسەڵەن هیچ کتێبێکی نەنووسیوە و ئیمامی شافعی ئومی ئیمامی شافعی خۆی نەینووسیوە بەدەستی خۆی، ڕەبیعی مرادی نووسیوەتیۆ بیستوێتیوە و نووسیوەتیوە ئەوها بووە کەواتە قوتابی کاریگەری زۆرە لە بڵاوکردنەوەی فکری مامۆستاکەی. و هەروەها چێی تریش ئیسحاقی کوڕی ڕاهەوەی و هەروەها ئەبی ثەور و ئەبی ثەوریش عالمێکی گەورە بووە و هەروەها موزەنی ئیمامی موزەنی کە قوتابی ئیمامی شافعی بووە ڕیوایەتێکیش لە ئیمامی ئەحمەدە. هەموو ئەم زانایانە باشە بۆچوونیان وایە تەلاقی سەکران ناکەوێت. تەنانەت ئیمامی ئەحمەد ناڵێ دوو ڕیوایەتی هەیە، ڕیوایەتە معتەمەدەکەی ئەوەی لە ئەخیرەوە گەڕاوەتەوە سەری وەکو لێی نەقڵ کراوە باشە ئەڵێ ئیمامی بڵێن عەبدوڵای کوڕی دەڵێ من پرسیارم لێ کرد دەربارەی تەلاقی سەکران ئەفەرمێ باوکم وتی من پێشتر قەنەعەتم وا بوو تەلاقی سەرخۆش دەکەوێت هەتاوەکو زیاتر لێکۆڵینەوەی دراسەم کرد دوای گەشتمە ئەو قەنەعەتەی کە تەلاقی سەکران ناکەوێت. فغلب علي ألا يجوز طلاقه يعني لا يقع طلاقه باشە بۆچی؟ ئەڵە چونکە ئەگەر سەکران سەرخۆش دان بە شتێکا بنێ ئیقرار بە شتێکا بەسەرەن بڵێ 5 ملیۆنی فلان کەس قەرزارم لە حاڵەتی سەرخۆشیە ئایا قبوڵە؟ قبول نییە، ئەو ئیقرارە قبول نییە. دەی وەروەها ئەگەر شتێک بفرۆشێ لە حاڵەتی سەرخۆشیە قبوڵە؟ قبول نییە، دانامەزرێ دەیکەواتە تەلاقەکەیشی نابێت دابمەزرێ. ئەمە ئیختیار و هەڵبژاردەی کێشە ئیمامی تەحاوی خاوەنی عەقیدەی تەحاوی و هەروەها ئیمام الحەرەمەین ئەو پیاوە گەورەی مەزهەبی شافعی و هەروەها ئیبن تەیمیەش تەرجیحی ئەمەیدا. ئەم بۆچوونە بەڕاستی من بۆ خۆم شەخسی مرتاحم بەم بۆچوونە و پێم وایە ئەم بۆچوونە بە قووەتە و بەڵگەش زۆرە لەسەر ئەوەی کە جا ئەوانەی کە وتویانە تەلاقەکەی ئەەکەی وتویانە عوقوبەتەن لەهو عوقوبەی چی دەین؟ ئەم سەرخۆشە مادە ئەم سەرخۆشە بەدەستی خۆی
ئاوها عەقڵی خۆی وا لێ کردووە ئێمەش عقوبە و سزا دەین. ئیبن تەیمیە شتی جوانە لێ لەم بوارە دەڵێ جارێ ئەمە عقوبەی خێزانێتی عقوبەی مناڵەکانێتی عقوبەی خۆی نییە بەو دەرەجەیە نییە وەجا عقوبەیە دەی خۆ نییە بڵێ وەڵا بەمەیتر وازێنێ واز نایێنێ ئەمە یەک دوو عقوبە خوا بۆ بڵێن لە ئیسلامە عقوبە دیاری کراوە بۆ کەسێک کە سەرخۆش بێ بۆ سەرخۆش باشە تۆ بێ عقوبەیەکی تر ئیزافەکەی بۆ ئەوە نابێت لە ڕووی شەرعی و نابێت تۆ شتێک زیادکەی بۆ ئەوەی کە ئیسلام داینا ئیسلام عقوبەکەی داناوەڵێ ئەوەندەیە چل جەڵدەیە و تەواو وانە و هەروەها ئێمە ئەڵێن چی ئەڵێن ئەم سەکرانە زۆر شتی لێ قسەی اعتیباری نییە ئەی بۆچی ئەمە اعتیباری هەیە بۆچی ئەمە اعتیباری کەواتە بەڕاستی ناکرێ اینجا ئیمامی بوخاریش مەسەلەن بابێکی داناوە لە هینا بابێکە مەسەلەن ئەڵێم تەلاقی ئەوەی کە موکرەهە و ئەوەی معتووهە و ئەوەی سەکرانە ئەوەی فلانە و فیسار ئەمانە و هەندێ بەڵگەشتی هێناوە مەسەلەن لەوە ئینەمە الأعمال بالنیات ئەمە نیەتی لەگەڵ نییە سەکران نیەتی هەیە یا ئەعمالیش بە نیەتە و هەروەها يعني ابن عباس فإنما الطلاق عن وطر طلاق بۆ حاجەیە بۆ غەرەزە بێ غەرەزی لەگەڵ بێ حاجە بێ ئێوە حاجەی سەکران حاجەی چی ئەوە کابراگەی لە خۆی نییە کەواتە شتی جوانی هێناوە ئیمام بوخاری لەو بابا و تەئیدی ئەوەیە کە تەلاقی ئەمانە ناکەوێت. خاڵی سێهەم تەلاقی بڵێن یان مەرجی سێهەم بۆ تەلاق بریتە لە چی لە ئیختیار سەرپشک بێ بە سەرپشکی تەلاقەکە بدا ئەمما گەر زۆری لێکرابێ و اختیاری نەمابێ وەکو ئالەتێکی لێهاتبێ ئەوەش تەبعاً تەلاقی موکرە ئایا ئەکەویان ناکەوێت خلافی تێدایە. جمهوری عولەما ڕەئیان لەسەر بە پێچەوانی تەلاقی سەکران ئەمان جمهوری عولەما لەگەڵ ئەوەدایە کە تەلاقی ناکەوێت. مالک ئەوزاعی شافعی ئەحمەد خۆیان لێ رازی بێ ئەڵێن تەلاقی ناکەوێت و هەندێک بۆ چوونی شێ ئەڵێسی ڕێی دووەم ئەڵێ تەلاقی دەکەوێت کەسێک کە زۆری لێکرا کە تەلاقی خێزانی بدا گەر تەلاقیدا تەلاقی دەکەوێت. ئیمامی شەعبی نەخەعی ثەوری ئەبوو حەنیفە و صاحباه کە مەبەستی کێ صاحباه مەسی ئەبوو یوسف و محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی ئەو دوانە دوو تەلەبەی ئەبوو حەنیفە بوون. مەرجەکانی ئیکرا طبعاً هەموو ئیکرایەکیش نابێتە پاسا بۆی بڵێ وەڵا با تەلاقەکەی نەکەوێت چونکە موکرەهە و زۆری لێکراوە. طبعاً ڕێی ئەوانە بە قووەتە کاڵێ موکرە تەلاقی ناکەوێت فعلاً. بەڵام مەرجی هەیە مەرجی ئیکرا چۆنە یەکەم ئیکراکە ئەبێ بغەیری حەق بێ زۆر لێکردنەکە بە ناحەق بێ. بۆچی زۆر لێکردنی حەقمان هەیە بەڵێ زۆر لێکردنی حەقمان هەیە چۆن مەسەلەن ئەگەر زۆر لێکردنەکە ینی زۆری لێ بکرێت کە تەلاقی خێزانی بدات جاری وایە بە حەقە ڕاستە وەکو ئەوەی کە مەسەلەن ئەم پیاوە ئەشکەنجەی خێزانیەدا ئێ حاکم زۆری لێکا بێت تەلاقی بی ئایا ئەم زۆر لێکردنە قبوڵە بەڵێ قبوڵە خۆی پێ خۆشە تەلاقی بدان نا پێی ناخۆشە بەڵام ئەم ژنە گیری خواردووە بەدەستی ئەم پیاوە ویانی کردوێتی ماڵەکەی لێ کردووە بە زیندان و ئەشکەنجەدان و عەزیەتدان ئێو کاتە حاکم ئەگەر تەلاقی بدا زۆری لێ بکا بڵێ بێت تەلاقی بدەی ئایا تەلاقەکە ئەکەوێ بەڵێ دەکەوێت با خۆیشی نیەتی لەگەڵیان نەبێت چونکە بۆ ئەوەی کە زەرەرێک هەڵبگرین الضەرەر یوزال ئەوە قاعیدەیە جاری وای هەیە بە لێدانێکی کەمیش بەڵام بۆ کێ بۆ کەسێک کە خاوەنی کەسایەتی بێ مەسەلەن هیوا هەیە کەسایەتی ئەوەنە گەورەیە ئەوەنە پارێزگای لە کەسایەتی خۆیەکە ڕەنگە زلەیەکی لێ بدەن لەو بازارە شەقێکی لێ بدەن ڕەنگە لە داخا بمرێ سەعید نورسی ئەیان بۆچی تۆ ڕیشە تاشی ئەی من ڕیشەکەم ئەتاشم چونکە ئەگەر بە زۆری بەبێ ویستی خۆم پێم بتاشم بە زۆر ڕەنگە تەحەموڵ نەکەم لە خەفەتا بمرم وەر هەروەها لەبەرەوەی شوێنکەوتوانیشم مەجالێکیان بدەمێ کە ئەوانیش کە منیان بینی ڕیشم نییە یا بیستیان کەم ڕیشم تاشی ئەوان بۆ خوان ڕیشیانە تاشن کێشە دروست ینی کێشەی ئەمنیان بۆ دروست دابێ وانە کەواتە هیوا هەیە کەسایەتی وایە ئیمامی شافعی نافەرمی ئەگە بزانم ئاوی سارد زیان بە کەسایەتی بەگەینی ئاوی سارد ناخۆمەوە
ئاها هیوا هەیە مەسەن وایە مەسەن بنونە مەلایەکە کەسێک کە خاوەنی کەسایەتیەکە لەو بازارە مەسەن یەکێ هەڕەشەی لێ بکە و زلەیەکی لێ بدا لەسەر مەسەلەن بابەتەی ڕەنگە تەحملی نەکا بۆیە فەرمێ ئەوانەی خاوەنی قەدر و ڕێزن ئەگەر لێدانێکی کەمیش بێ بۆ ئەوانە هەرچیە هەر زۆرە خاڵی سێهام ئەو کەسەی کە هەڕەشەکە ئەکا ئەبێ توانای جێبەجێکردنی هەڕەشەکەی هەبێ مەسەلەن کەسێکی سادەیە هەڕەشە لە کەسێکی مەسئولێکی گەورەکە وهانی وەکو شاعرەکە دەڵێ تۆ هەڕەشە مەکە لە من هەڕەشەی تۆ هیچی نییە ئەتەنین و ئەجنحەتی الذوباب یەضیڕ ویزە ویزی مێشولە هیچی هەیە هیچ تەسیرەکە وەکو گیزە مێشولە وایە کەواتە توانای جێبەجێکردنی هەڕەشەکەی هەبێ چ بە کوشتن چ بە لێدان چ بەهین ئەوانە خاڵی چوارەم ئەبێ ئەو کەسەی کە زۆری لێکراوە مەسەن مێردەکە کە زۆری لێ نەکراوە کە خێزانی تەلاق بە ئەبێ ئەو ئەندازەی داوای لێکراوە ئەوەندە تەلاقە بدە مەسەن توانە تەلاق بدە یا یەک تەلاق بدە ئەو ڕادوانی بدە ئەو ئەکەوێ ئەو توێتی تەلاقی بدە کەوتێتی تەلاقی بدە با یەکی بدە بۆچێ دوانێدا وتوێتی مەسەلەن یەکی بدە هەریچی یا بە مطلقی وتوێتی یا تهدیدی گرۆتوێت یەک تەلاق بدە ئەوە چێ دوانەدا ئەوە دەکەوێت ئەڵێ بەو ئەندازەی کە داوای لێکراوە ئەبێ ئەوەندە تەلاقە بدە ئەگەر نا زیاتریدا دیارە خۆشی ئیرادە و حەزی لەگەڵیەتی بەڵگەمان چییە لەسەرەوەی کە مکرە تەلاقی ناکەوێ لا تەلاقە ولا عیتاقە فی ئیغلاق نە تەلاق ئەکەوێ نە ئازادبوونی عەبد جێبەجێ ئەبێ لە چیە لە حاڵەتی ئیغلاقە ئیغلاق چییە؟ ئیغلاق بەعزێک لە عولەما وەکو ئیمامی شافعی ئەڵێن ئەلئیغلاق و ئەلیکراه و ئیغلاقانی زۆر لێکردن بەعزێکیش وەکو ئەبوو داود و ئیمامی ئەحمەد ئەڵێن چی ئەڵێن یعنی تۆڕەبوون بەس ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو بە جۆرێکی کە تەفسیری کردووە کە هەموو ئەوانە لە خۆ بگرێ یعنی ئیغلاق یعنی کابرا دان خراپێت جام بوو بێ بە جۆرێک کە ئیتر هەم نەتوانێت بە دروستی تەسەڕوف بکە بەو شێوازە ئەوە پێوتێ ئیغلاق یعنی هەموو ئیکرای شەگرێتەوە تۆڕەبوونی شەگرێتەوە ئەمانە شەگرێتەوە هەموو ئەگرێتەوە ئەوە کەواتە ئیغلاق یعنی چی ینی مەبەستی هەڵوێستی ئیرادەی ئەمانە داخرابێ کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە طلاقی مكره ناكي واروها أم فرموديش إن الله وضع عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا عليه هلا سام بهلا اشتيبكا يا بلا بيرچون يا زور ليكردن كاريبكا فرمي وانا لسر أمتي من هل جيراواتا جيب جنابي لسريان حكمي أو طلاقي أو كسيكا قاموا قالتأكا بلى جاء مادام قد كاتمان نما بيل إلى الراوسي إن شاء الله وصلى الله وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.